من لە ئەستۆدیۆ میوانەکەم لەگەڵ دکتۆر سۆران بەرزنجی پسپۆڕ یاسایی و دەستوری. دکتۆر بەخێر بن بۆ ئەستۆدیۆی کوردستان 24. دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن تەواو ئەنجامی کۆتایی کۆمەڵێک ڕێوشوێن هەیە یەکێک لەوانەیە کۆمیسیۆن ڕاگەیاندووە کە تا 3 ڕۆژ لایەنەکان نەتوانن لەو ئەنجامە بدەن. دوای ئەمە ڕێکاری تر چییە بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەگەر ستێپ بای ستێپ باسی بکەین؟ زۆر سوپاس دکتۆرگیان. تەبان پێشەوە با من ئیجازە بدە کە پیرۆزبایەکی کەرم لە جەنابەت و لە تەواوی ستافی کەناڵی عزیزی کوردستان 24 بکەم بە بۆنەی ساڵیادی نوێمینی دامەزراندنیەوە ئێوە پێئەنێنە دەیە یەکەمی تەمەنەوە. هیوادارم کە هەروەک چۆن لە دەیە ڕابردووە کەناڵێکی بزێ و پرۆفێشناڵ و پڕکەرەوەی کەلێنێکی گەورە بوون ئاوە هەر سەرکەوتوو بن. و پیرۆزبایەکی تایبەتیش بۆ جەنابەت بوونی بەدەستێنانی دکتۆراکەتەوە. تەوان دکتۆرا لە ڕاگەیاندنا پسپۆڕەیەکی هێچکار گرنگەوە من دڵنیام یەکەگرێتەوە لەگەڵ ئەو هیوایە یەکەمما کە با بڵێن تینێکی زیاتر بخەیتە سەر ئەو توانامرەوەی کە لەم کەناڵەیە هەیە. سپاس بۆ جەنابەت. هەڵبەت ئەوەی کە معلومە لە دوێنێەوە ڕاگەیەنراوە ئەنجامەکە کۆتاییەکانن، بەڵام ئەنجامی کۆتایی بەمانای ئەوەی کە ئەنجامی 100% هەژمارکردن و جاکردنەوەی دەنگەکانن نە بەمانای ئەنجامی پەسەندکراواتە تەوقیتاتی دەستوری هێشتا دەستی پێ نەکردووە. تەوقیتات و کاتبەندی یاسایەکانی کە بۆ پرۆسەی دوای هەڵبژاردنەیە هێشتا دەستی پێ نەکردووە. معلومی جەنابەتە کە ئێمە کۆمیسیۆنیش ڕایگەیاندووە هەتاوەکو 3 مانگ 11 وادەی تانە وەرگرتنی تانەکانە لەو ئەنجامانەی کە ڕاگەیەنراوە. بە دوای ئەمەدا ئیتر کۆمەڵێک تەوقیتاتی تر هەیە لە بەردەم کۆمیسیۆنا کە تانەکان یەکلا بکاتەوە. دوای ئەوەی کە ئەو هەموو تانانە یەکلاکرێتەوە تەمەن قۆناغی لێکۆڵینەوە هەیە، پۆڵێنکردنی تانەکان هەیە، وردەکاری دوور و درێژی تایە. بەڵام کە دیسانەوە ئەم تانانەش یەکلایی کرانەوە کۆمیسیۆن بڕیارەکانی خۆی بڵاو ئەکاتەوە. لە دوای تەواوبوونی بڕیارەکانیەوە لەم تانانەی کە ئێستا دراون دیسانەوە دەرگای تانەدان لە بڕیارەکانی کۆمیسیۆن سەبارەت بەم تانانەی ئێستا دەکرێتەوە. ئەو کات ینی کاتت تانەدان لە بڕیاری کۆمیسیۆن لەبارەی ئەم تانانەی کە ئێستا پێشکەشەکرێن دیسانەوە ئەو کاتە 3 ڕۆژی تر دەرگاکرێتەوە بۆ وەرگرتنی تانەدان و جارێکی تر تانەی دووەم لە قۆناغی دۆمە ئاچێتە بەردەم ئەو کات دەستەی دادوەری هەڵبژاردنە. ئینجاکە لە دوای بڕیاری دەستەی دادوەری هەڵبژاردن ئەوان بڕیارەکانیان کۆتاییە و لە دوای ئەوە قۆناغەکانی با بڵێن تەوقیتاتی دەستوری یاسایی دەست پێەکەن کە ئێمە بە شێوەیەکی گشتی بە خێرایی. یەکەم هەنگاوی چییە؟ یەکەم هەنگاو ئەوەیە کە لە دەرگای جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئەدرێت کە بە گوێرەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان جەنابیان دەسەڵاتێکی سەرپشکانەی هەیە لەوەی کە ئایا بانگشتی پەرلەمانەکە بۆ کۆبوونەوەی یەکەم یان نایکە. باش. دوێنێ جەنابیان ڕایگەیان کە ئەو بە ئەرک و بەو دەسەڵاتانەی کە یاسا و دەسەڵاتە دەستوریەکانی خۆی هەڵ ئەستێ کەواتە تێئەگەین کە جەنابیان بانگهێشتی پەرلەمانی کوردستانەکەن بە مەرسومێک. لێرەدا دیسانەکەوینە بەردەم دوو ئەگەرەوە. ئەگەر جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژێکی دیاریکراوی دیاری کرد 10 ڕۆژی لەبەردەستایە لە ڕۆژی پەسەندکردنی ئەنجامە کۆتاییەکانەوە کە پەسەند دەکرێت کە دەرگای تانەدان و ئەوانە کۆتایی پێهێنرێ 10 ڕۆژ لەبەردەم جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە. یعنی ئەگەر بە نمونە ڕوونیکەینەوە ئەگەر گریمان لە 1/12 ئەنجامەکان پەسەند کران لە 1/12 تا 10/12 لەبەردەم سەرۆکی هەرێمی کوردستانەیە کە پەرلەمانی کوردستان بانگهێشت بکات. لەم 10 ڕۆژەیە دیسانەوە ئەکەوینە بەردەم دوو ئەگەرەوە ئایا ڕۆژێک دیاری ئەکات یان نایکات. ئەگەر ڕۆژێکی دیاری کرد ئەو پەرلەمان بە شێوەیەکی یاسایی لەو ڕۆژەی کە سەرۆکی هەرێمی کوردستان داوای کردووە کۆوێتەوە. بەڵام لە ڕووی عورفەوە دیاری ناکات تەنها بانگهێشتیانەکە کە بانگهێشتی نەکرد لە ڕۆژی دەرچوونی بانگهێشتنامەکەەوە بە گوێرەی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو 10 ڕۆژ لە بەردەم پەرلەمانی کوردستانە هەیە لە ڕۆژی دەرچوونی مەرسومەکەەوە. یعنی ئەگەر گریمان دیسانەوە لە 5/12 جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بانگهێشتنامەکەی دەرچووند و پەرلەمانی بانگهێشتر بۆ کۆبوونەوە هەتا 15 مانگ لە بەردەم پەرلەمانی کوردستانایەکە دانیشتنی یەکەمی بکات. ئەگەر ئەمە ڕووی نەدا سیناریۆ یەکەم واتە ئەگەر سەرۆکی هەرێم بانگهێشتی پەرلەمانی نەکرد بۆ کۆبوونەوە ئەو پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی خۆکارانە ئەمەیان گریمانی دووەمە بە شێوەیەکی خۆکارانە واتە لە ڕۆژی ئەمانش دیسانەوە چاوەڕێ ئەەکەن هەتاوەکو ماوە یاسایی و دەستوریەکە کە 10 ڕۆژە کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بانگهێشت بکرێن. ئەگەر بانگهێشت نەکران لە ڕۆژی 11 سعات 12 نیوەڕۆ پەرلەمان یەکەم دانیشتنی خۆیەکات واتە لە 11 مانگی 12 بە گریمانەی ئەگەر هاتوو 1 مانگ ئەنجامەکان ڕاگەیەندا. طبعا ئیتر ئەمە دانیشتنی یەکەم بە سەرۆکایەتی بە تەمەنترین کاندیدی سەرکەوتوو ئەبێت کە نەبوونەتە پەرلەمانتار هێشتا
کاندیدی سەرکەوتوو پێویستەکە ببنە پەرلەمانتار. بەچی ئەبنە پەرلەمانتار؟ بەوەی کە ئەبێ لە دانیشتنی یەکەما سەرۆکی تەمەنی پێڵێن. سەرۆکی تەمەن بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەنها 2 دەسەڵاتی هەیە و بەس. دەسەڵاتی یەکەمی بریتیە لەوەی کە خۆی سوێند ئەخوا جاری یەکەم و خۆی ئەبێ بە پەرلەمانتار یەکەم کەسە بێ بە پەرلەمانتار و دواتر سەرپەرشتی سوێن خواردنی کاندیدە سەرکەوتوەکانی ترەکان لە دوای تەواوبوونی پرۆسەی سوێن خواردنەوە سەرجەم ئەو ئەندامانەی کە سوێندیان خواردەوە ئەبن بە پەرلەمانتار و کاری دووەمیشی عەفوم کاری دووەمی بریتیە لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی کە بە گوێرەی یاسا پێویستەکە لە دانیشتنی یەکەمە هەڵبژێردرێت. ئەمەیان ئیشکالی لەسەرە. بەڵێ ئەبێ لایەنە سیاسەکان لەسەرەوە ڕێککەون کە چێ ئەبێتە سەرۆکی پەرلەمان و جێگران و سکرتێری پەرلەمانیش. باشە ئەمانەی پێشتر باسێکە بینیومانە پێشتر ئەوەی نەمان بینیوە باسی بکەین لێرەوە. لەم هەڵبژاردنە چۆن کوتلەی زۆرینە دەستنیشانەکرێ؟ ئەمە بابەتێک بوو لە عێراقیش ئیشکالی لەسەرە. بەڵێ دروستە دکتۆرگیان ئێمە کوتلەی زۆرینە تەبعاً ئیشکالێکی لەسرە لە با بڵێن لە بنەما یاسایی و دەستوریەکانی عێراقی شایەکلایی نەکراوەتەوە. ساڵی 2010 لە عێراقا بوو بە کێشە ئەو کاتەی کە گرفتێک دروست بوو لەلایەن دەوڵەتی یاساوەکە ئەو ئیدعای ئەوەی ئەکرد کە کوتلەی زۆرینە بریتیە لەو کوتلەیە کە هەتاوەکو پێش ڕاستپاردنی کاندید بۆ سەرۆکوەزیران ئەکرێ کوتلەیەکی زۆرینە پێک بهێنرێ. بڕیارێکی دادگای فیدراڵی بۆ دەرچوو ژمارە 25 ساڵی 2010 بەڵێ ئەمە یەکلا کردەوە کە دەگونجێت کوتلەی زۆرینەی کە ڕائەسپێردێ بۆ پێکەنانی حکوومەت کوتلەی براوەی هەڵبژاردنەکان نەبێ. واتە ئەگەر کوتلەیەک نەیتوانی بێ 50 کۆیەکی زۆرینەی ڕەهای کورسەکانی پەرلەمان پێشوەختە بەدەستی هێنابێ، ئەوە ئەگەرێکی کراوەیە لە بەردەم لیستەکانی ترا کە بتوانن پێکەوە بسازێن و کوتلەیەکی زۆرینە دروست بکەن. گرفتمان نابێت لەم بوارە ئێمە. بێگومان ژمارەکان تا ئێستاوامان پێڵێن کە بەدەر لە پارتی دیموکراتی کوردستان کە براوی هەڵبژاردنەکانە و هێزی یەکەمە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەتاوەکو ئێستا ئەم دوو هێزە ڕایان نەگەیاندووە کە بەشداری با بڵێن حکوومەت و حکومڕانی ناکەن وەکو ئەوەی پێشبینی کراوە. لیست ژمارەکانی دیکە هەرێکە و بە جۆرێک لە جۆرەکان خۆیان نەگلا کردوێتەوە کە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون جێ ناهێڵن و بەردەوام بن لە کاری ئۆپۆزیسیۆنی خۆیان ئەگەر بە ڕیزبەندی پیابڕۆینەوەی نوێ ئەوەی ڕاگەاندووە یەکگرتووی ئیسلامی ئەوەی ڕاگەاندووە و کۆمەڵی دادگەری و هێزەکانی دیکە هەڵوێست و بەرەی گەل و ئەوانە ئەسڵەن ئەڵێن ئێمە بایکۆتی پرۆسەی یاسادانان و دەسەڵاتی یاسادانان لێرە ڕاتەگرم دکتۆر. ئەگەر ئەو سێ کوتلەی باسێکیان ئەو سێ هێزەی باسێکە نێنە ناو پەرلەمانەوە ئەم بابەتە چۆن یەکلای یەکرێتەوە کورسەکانی ئەوان چی لێ؟ ئەمە خۆی لە ساڵی 1992 ڕێکخراوە ینی وە گریمانەیەکی کراوەیە. بەڵام دکتۆریانە بێ ئێمە چ حیزبە سیاسیەکان و چ خەڵکی ئاسایی خۆمان و چ دەنگدەرانیش ئەوە بزانن کە هێز و دەسەڵاتی حیزبە سیاسیەکان بەسەر دەنگدەر و کاندیدی هەڵبژێردراوە زۆر لاوازە یان هەر نییە. ینی بەمانایە کە ئەگەر ئێمە ئێستا بێنینە بەرچاومان یەکێک لەو هێزە سیاسیانەی کە ڕاگەیاندووە ناچێتە پەرلەمانی کوردستانەوە دەسەڵاتەکەی ئێجگار سنووردارە، ینی ئەتوانی خاوەنی بڕیاری سیاسی خۆیەتی دەچێ یان ناچێ. بەڵام ئێمە ئەکەوینە یاسای ئێمە ڕێکی خستووە چەند گریمانەیەکی بۆ داناوە، ینی مەسەن گریمانە یەکەمەوەیە کە ئەگەر هاتو کورسیەک یا چەند کورسیەک چۆڵ بوو پێویستە کاندیدی هەمان لیست و قوارە پڕی بکاتەوە ئەگەر هاتو کاندیدی مابوو. یعنی ئێمە ئەبێ ئەومان لە بەرچاو بێت لە خولی پێنجەمە ئێمە کە ئەو کاتێک کە ماوەی یاسایی خولی پێنجەم تەواو بوو هەندێک هێزی سیاسی بڕیاریاندا کە لە پەرلەمانی کوردستان هەندێکیان بکشێنەوە و هەندێکیان بایکۆتی بکەن. یەک لەو هێزانەی کە کشایەوە یەکگرتووی ئیسلامی بوو کە لە پەرلەمانی کوردستان کشایەوە، بەڵام بە گوێرەی یاسا چونکە حەقی ئەو لیستە بوو کە کورسێکی پڕ بکاتەوە کاندیدێکی یەکگرتووی ئیسلامی هاتوو سوێندی یاسایی خوارد و گوێی بە بڕیاری حیزبەکەی خۆی نەدا کەواتە دەسەڵاتی کاندیدە سەرکەوتۆکانە کە ئایا پیادەی ئەو مافی خۆیانەکەن یان ناکەن. ئەمە گریمانەیە یەکەمە و بە هەمان شێوە کۆمەڵی ئیسلامی ئەو کات ئەیوت کۆمەڵی دادگەری ئەیوت بایکۆتم کردووە نەکشابووە ئەندامێکیان بایکۆتەکەی شکان و هاتەوە و با بڵێن ڕەچاوی بڕیاری حیزبەکەی خۆی نەکرد. ئەمە ئەگەری یەکەمە. ئەگەری یەکەم ڕووی نەدا تەمان ئەمەش لەکەیەوە ڕوو ئەدا ئەمەش تەوقیتاتی یاسایی خۆی هەیە. یعنی ئێمە وتمان لە دانیشتنی یەکەما پێویستە کاندیدە سەرکەوتۆکان سوێن بخۆن و ببن بە پەرلەمانتار. بە گوێرەی یاسای هەڵبژاردن ئەگەر کاندیدێکی سەرکەوتوو 60 ڕۆژی بەسەرا ڕۆژ بە هەر هۆکارێک سوێندی نەخوارد
ئەوە سەرکەوتنەکەی لەدەست ئەداوە کورسەکەی بە بەتاڵیە مێنێتەوە بەڵام بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ 30 ڕۆژ واتە ئەم گریمانەیە بەلانی کەم لە دوای 30 ڕۆژەوە دەست پێکەن. گریمانەی دووەم بریتە لەوەی کە کورسەکانیان ئەچن بۆ لایەنەکانی دیکە بە گوێرەی ئەوەی لە یاسای هەڵبژاردن و لە با بڵێن لە پەیڕەوی کۆمسیۆن ژمارەنووی ساڵی 2024 ڕێکخراوە. گریمانی سێم ئەوەیە کە ئەگەر هیچیان نەکرا ئەگونجێ کورسەکە بە بەتاڵی بمێنێتەوە. دکتۆر زۆر بابەتمەوە قسەی لەسەر بکەین بەس کات دەرفەتمان نایەت هەروەنە کاتمان هەبوو. سپاس بۆ جەنابێت دکتۆر سۆران بەرزنجی پسپۆڕی یاسایی و دەستوری سپاس بۆ ئامادەبوونەوە.